بەناوی خۆی گەورە هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بە یەکێتر لە کورتە چیرۆکەکانی زمانی عەرەبی. کورتە چیرۆکی ئەمڕۆمان الثعلب والعنب واتە ڕێوی و ترێ. چیرۆکێکی زۆر جوانە هەڵم ژاردووە بۆتان، بەر لەوە دەست پێ بکەین بە ئەم کورتە چیرۆکی زۆر جوانە. هیوادارم کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن بۆی کە یوتیوب ئێوەگادار کاتەوە بۆ کورتە چیرۆکانەکە دایدەنین بۆ فێربوونی زمانی عەرەبی. في أحد الأيام كان هنالك ثعلب يتمشى في الغابة، وفجأة رأى العنقود عنب يتدلى من أحد الأغصان المرتفعة. هذا ما كنت أحتاجه لأطفئ عطشي، قال الثعلب لنفسه مسرورا. ڕۆژێک ڕێویەک لە دارستانەکەدا دەڕۆیشت، لە ناکاودا کۆمەڵێک ترێبینی کە بەلەقێکی بەرزەوە هەوەسڵا بوون. ئەمە ئەو شتە بوو کە پێویستم بوو بۆ کوژاندنەوەی گونۆنیەتەکەم. ڕێویەکە بەدڵخۆشیوە لە دڵی خۆیدا وتی: في أحد الأيام لڕۆژێکدا كان ثعلب ڕێویەکمان بوو يتمشى في الغابة ڕێدەکرد لە دارستان، وفجأة لە ناکاودا رأى العنقود عنب چاوی کەوتە حۆشەی يتدلى من أحد الأغصان المرتفعة کە هەڵوەسراو بوو بە یەکی لە لقەکانی مرتفعة بەرز. هذا ما كنت أحتاجه أما أو شتە بوو کە من پێویستم پێ بوو لأطفئ عطشي تا تینۆنجێتەکەم لابووم. قال الثعلب لنفسه مسرورا ڕێویەکە دەوێت بخۆی مسرورا بەدڵخۆشیەوە. تراجع بضع خطوات للوراء ثم قفز محاولا التقاط العنقود، لكنه فشل. فحاول مرة ثانية وثالثة واستمر في المحاولة دون جدوى. چەند هەنگاوێک چووە دواوە و پاشان بازێکی دا هەوڵیدا ترێکێ کەنێتەوە، بەڵام شکستی هێنا. بۆ جارێ دووم و سێوم هەوڵیدا و بەردەوام بوو لە هەوڵدان و بێسوود بوو. تراجع هەڵەو گەڕیاوە بضع خطوات چەند هەنگاوێک للوراء بەرەو دواوە. ثم قفز محاولا قفز بازیدا محاولا هەوڵیدا التقاط العنقود عنقود ترێکێ التقاط وەربگرێ، لكنه فشل بەڵام فاشل بوو نەیتوانی. فحاول مرة ثانية وثالثة هەوڵیدا بۆ جاری دووم و سێوم. واستمر في المحاولة بەردەوام بوو لە هەوڵدان دون جدوى ببێسوود. أخيرا وبعد أن فقد الأمل صار مبتعدا عن الشجرة وهو يقول متكبرا: إنها ثمار حامزة على أي حال، لم أعد أريدها. لەکۆتاییدا دوای ئەوەی هیوای لەدەستا لە دەرەختەکە دوور کەوتەوە و بەلووت بەرزیەوە وتی: هەرچۆنێک بێت میوەی توش بوون، ئیتر نامەوێت. ئەخیرەن لەکۆتاییدا وبعد أن فقد الأمل بدواي أويكا هواكي لدستا أمل هوا صار مبتعدا لا درختك دركوتوا صار بو واي بسر هاد مبتعدا مبتعد دركوتوا عن الشجرة لا درختك، وهو يقول لحالك دا ديقوت متكبرا بلوت برزيوة: إنها هرچونك بيت ثمار حامزة ميوكي حامز ترشبون على أي حال لهر حالك ولم أعد أريدها أترنامه أريد ويستن. العبرة المستفادة من خلال هذه القصة القصيرة نكتشف أنه من السهل للغاية أن تنتقد ما لا تستطيع الوصول إليه. العبرة المستفادة وعني كثير بين لەڕێگەی ئەم کورتە چیرۆکە کە بوومان دەرکەوت کە زۆر ئاسانە ڕەخنە لە شتانە وەربگریت کە ناتوانیت پێ بگەیت. العبرة المستفادة على گرنگی من خلال هذه القصة لا ڕێگەی ئەم چیرۆکە القصيرة کورتە نكتشف دەرکەوێت أنه من السهل کە زۆر ئاسانە للغاية لآخرەوە أن تنتقد كرحنا والبقري ما لا تستطيع كناتوانيت
الوصول إليه کە پێ بکەیت. ئەمە چ لەم چیرۆکە جوانە، چیرۆکێکی زۆر جوان بوو. هەروەها منیش بۆ مثال ئێمە هەمانە هەندێک جار شەڕ لە نێوان دوو کەس دروستە بێت و یەکێکیان کە توانایی ئەوەی نییە زاڵ بێت بەسەر ئەوەی ترە، ئەی کاکە ئەو من لەبەری خوای گەورە لێخۆش بوو. نا، ئەوە لێخۆشبوون نییە. لێخۆشبوون ئەوەیە کە تۆ توانایی ئەوەی دەبێت کە بتوانیت لەسەریدا زاڵ بیت و لێخۆش بی لەبەر خوای گەورە. ئەمە بەخشینە، ئەمە خۆشبوونە. خۆشەویستان و بەڕێزان، هاتینە کۆتایی ئەم چیرۆکە جوانە. هیوادارم بە دڵتان بوێت و وشەی زۆر و ڕستەی زۆر لە زمانی عەرەبی فێر بن. لەبیرتان نەچێت کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن. هەمووتان بەخوای گەورە دەست پێرم. خواتان لەگەڵ.